سڵاوتان لێبێ و ئەم کاتەتان باش. بیلاڕۆفم کاتی ئابووریە. ئەم ئێوارەیە ئەم بابەتە ئابووریانەتان بۆ باسەکە. گەنجینەی کێشەی داهاتی نانەوتی هەرێم و پشکی گەنجینەی فیدراڵی بەردەوامە. کۆبوونەوەی ئەنجومەنی دەوڵەت بە ئامادەبوونی نوێنەری وەزارەتی دارایی و چاودێری دارایی عێراق بەڕێوەچوو. کارگەیەک لە کەرکووک هەموو جۆرە خشتێک دروست دەکات و سەندیکای زێڕنگەرانی شارەکەش دەڵێت کاری کارگەکانی دروستکردنی زێڕی جوانکاری لەژێر کۆنتڕۆڵە. نرخی زێڕ و دراوەکان لە چاوەڕوانی گۆڕانکارین لە سوودی بانکی ئەمریکا. کۆمیتەی فیدراڵی بازاڕی کراوەی ئەمریکا بڕیار لە دابەزین یان جێگیری هێشتنەوەی سوودی بانکی هات. گەنجینەی ئەمریکا دوو سەرمایەداری ئێرانی سزادا کە تۆڕێک لە کۆمپانیا وەهمەنەکانیان بەکارهێناوە بۆ گواستنەوەی دراوی دیجیتاڵی و لەو ڕێگەوەی یارمەتی فرۆشتنی نەوتی ئێرانیاندا. باسی بابەتی موچە و پەیوەندیەکانی هەرێم و بەغداکەم سەرەتای هەموو هەفتەیەک جۆرێک لە ساردی و بێئەمەلی و ڕەشببینی دروستە بێ ئیتر لە سێشەمە و چوارشەمە و پێنجشەمەیە هەواڵی ڕێککەوتن و هاتنی موچە سەر هەڵایەتەوە. ڕۆژی ڕابردوو ئەنجومەنی وەزیرانی عێراق کۆبوونەوەی هەبوو لەسەر بابەتی نەوتی هەرێمی کوردستان هەندێ ڕاستپاردە دراوە بە وەزارەتی نەوت. ئەم ڕۆژ لە هەرێمی کوردستان لەسەر بابەتی نەوتی هەرێمی کوردستان ڕاگەندراوە توێژی حکوومەتی هەرێم وتێتی کە ئەوان دەمێکێ نووسراویان کردەوە بۆ عێراق کە ئامادەن بڕی بەرەمهاتووی نەوتی هەرێمی کوردستان ڕادەستکەن. هەروەها کۆمپانیا نەوتیەکانیش لەسەر هەندێک بابەت نەرمیان نواندووە ئیتر عێراق ئەبێ موچەی مانگی حەوت و ئەوانی تریش بنێرێ. ئەمە داواکاریە. بەڵام هەندێ سەرچاوش باز لە بابەتی ڕێککەوتنەکەن. ئەمڕۆ کۆبوونەوەی ئەنجومەنی دەوڵەتیش هەبوو. ئەنجومەنی دەوڵەت لە هەفتەی پێشوو ئەنجومەنی وەزیران کێشەی داهاتی نانەوتی هەرێم و پشکی گەنجینەی فیدراڵی ناردە بۆ ئەنجومەنی دەوڵەت بۆ ئەوەی ئەوان یەکلایکەنەوە کە ئەمە حەق بە هەرێمە یاخود حەق بە عێراق یاخود هەرێمی کوردستان ئەبێت چەند داهات بنێرێ بۆ بەغا یاخود چەنی لا بمێنێتەوە کە پاشکەمێکتر لەسەر ئەمە وردەکاری و زانیاری باشە. هی ئەوەیە کە باسی ئەم کێشەیەتان بۆ بکەم لە بابەتی داهاتی نانەوتی و کێشەی کۆمپانیەکان پێشتیش زۆر لەسەر ئەم بابەتە ڕووکردنەوەمانەوە بەڵام ئەوەی کە پێشهاتی نوێە لەسەر بنەمای کێشەکان هەندێ شتان پێڵم. بێگومان بابەتی موچە و بودجە لەگەڵ کەرتی نەوت لەگەڵ داهاتی نانەوتی لە هەرێمی کوردستان ئەمانە سێ کێشن لە بینی هەرێم و بەغدا. واتەم سێ کێشەیە لە نێوان هەرێم و بەغدادا هەیە. لە بابەتی داهاتی یاخود کەرتی نەوتی چەند کێشەیەک هەیە کە پەیوەستە بەشێکیان بە بابەتی کۆمپانیا نەوتیەکانەوە. کۆمپانیا نەوتیەکان چەند داواکاریەکیان هەیە لە عێراق ئەڵێن بە مەرجێ ئەم نەوتە بەرهەمێنین و ئامادەین هەرێمی کوردستان بیا بە بەغا بەغداد ئەبێ ئەم چەند هەنگاوە بەرامبەر بە ئێمە بنێ. یەکەم ملیارێک دۆلارمان لای حکوومەتی هەرێمە هی کۆتایی 2022 سەرەتای 23 عێراق بماناتەوە. دووهەمینی ئەو گرێبەستانەی لەگەڵ هەرێمی کوردستان کردومانە پێویستە عێراق وەکو خۆی پەسەندیکە و هەروەها مامەڵەکردن لەگەڵ ئێمە بە یاسا نێودەوڵەتیەکان بێ نەک یاسا و ڕێساکانی عێراق. تەمەن عێراق لەگەڵ کۆمپانیەکانی تر لە ناوەڕاست و باشوور بە یاسا عێراقیەکان لەگەڵ هەندێک یاسای نێودەوڵەتی کارەکە ئەمانەڵە نەخێت نێودەوڵەتی کێسە پێشاتی نوێ هەیە لەسەری باسەکەم. هەروەها تێچووی بەرەمێنانی نەوت کە لە هەموار یاسای بودجە بە 16 دلار بۆ ماوەی 6 ڕۆژ دیاریکراوە کۆمپانیا نەوتیەکان ئەڵێ ئەبێ زەمانمان هەبێت. ڕاستە 16 دلاری تێچێ بەس ئێمە دڵنیایی ئەگە کۆمپانیایەک بێت وردەکاری ئەمە بکات 30 دلاریشی تێچێ زیادی ئەو 16 دلاری ئەو 6 ڕۆژەشمانەوێت. واتە و 14 دلاری تریشمان ئەبێ بنێ ئەگە کۆمپانیاکە بڕیاریە
نەک هەر بەو 6 ڕۆژە بەڕێمانکەن و دوای ئەوە هەموو شتێەوە خۆی بێت و هیچ ڕوونەیە. جا ئێستا وتەبێژی حکوومەتی لەم هەندێک قسەی کردبوو لەسەر ئەمە با پێتان بڵم ئەڵێ کۆمپانیەکانی نەوت وازیان لەو داواکاریە هێناوە کە بە یاسانی و دەوڵەتەکان مامەڵەیان لەگەڵکی ئامادەن بە یاسا عێراقیەکان مامەڵەیان لەگەڵ بکرێ. بەڵام جارێ چارەنووسی 1 ملیار دۆلارەکە و بابەتی گرێبەستەکانیشیان دیار نییە هەرچەندە لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانی عێراق بڕیار درراوە وەزارەتی نەوتی عێراق سامانە سروشتیەکانی ئەم کۆمپانیەکان هەرسێکیان پێکەوە گرێبەستەکان ئیمزاکەن. پێشتر کۆمپانیەکان وتوانێت بە عێراقیش تەزدیقیکە بەڵام ئێستا لە نەخێر سێقۆڵی ئەماکی هەرچیەتە سەرداهاتی نانەوتیکی کێشەیەکی تری نێوان هەرێم و بەغدایە پەیوەستە بەوەی کە هەرێمی کوردستان چەند داهاتی هەیە لەمەش چەند بەر بەغاکەوێت چەند بەر هەولێرەکەوێت کێشەی گەورەی لە دروست بوو دادگای فیدراڵی ئەنجومەنی وەزیرانی هەرێم ئەنجومەنی وەزیرانی عێراق پێگەێنانی لیژنە لە ئەنجومەنی وەزیران هەلی ئەم بابەتی نەکرد نادیان بۆم ئەنجومەنە ئەنجومەنێکی پەراوێز خراوی پڕ ڕۆتینات ئەو بڕیارێک نا قسەیەکی تیا بکە بڵێ وەڵام پێشنیارەکەین وایە ئەگەر بە یاسا ئیداری مالی بخوێنێتەوە بە تەواوەتی پشتیوانی ئەو دەقاکەن کە ئەنجومەنی وەزیرانی عێراق نەهردوێتی. جا هەفتەی پێشوو ئەنجومەنی وەزیرانی هەرێم وتی ئێمە قەنەعەتمان بە مەجلیسی دەولە نییە. ئەنجومەنی وەزیرانی عێراق خۆی ئەوەی ئێمە ناردومانە قبوڵی کە چونکە پاڵپشتە بە بابەتی یاسای ئەمە بابەتی موچە و بودجەیە. جا ئێستا حکوومەتی هەرێمەڵێ نەود ئامادەین ڕادەستکەین بەس ئەبێ مانگی حەوت و هەموو مانگەکانی تر موچە بێت بەڵام لەوەی عێراقیش دواتر قسەیەک بکە ئەگەر بەیانی نەود ڕادەست کرێ هەژدەی نوێیە بەڵێ خۆ ئێوە مانگی حەوت و هەژ نەوتان نەیەوە من داهاتی نانەوتیشی ئەوە بابەتێکی تر و کە هێشتا ئێستا حەسم نەکراوی یەکلا نەکراوەتەوە کە چییە بێت. ئەم ئێوارەیە بابەتی زۆر گرنگمان هەیە بە تایبەت لەسەر بڕیارەکانی یەدەگی فیدراڵی ئەمریکا و نرخی زێڕ و بابەتی دراوەکان بەڵام عومەر خەریب پامنیری کورسان نیوز لە کەرکووک چۆتە بازاڕی زێڕنگەران ئەوە قەیسەرێکی دوور و درێژە هەمووی لە جامخانەکەیە ئاڵتوونی زۆر جوان و بریقەداریان داناوە دواتر لەگەڵ یەکێک چاوپێکەوتنی کردووە کە خەریکی دروستکردنی مستیلەیەەکە هەندێک شوێن پێڵێن ئەنگوستیلە ئەڵێ لە کەرکووک بەدیان کارگەی دروستکردنی خشڵ و زێڕی جوانکاری و لیرە هەیە هەمووشی لەژێر کۆنتترۆلی سندیکای زێڕنگەرانە و بەپێی کوالەتی کۆنتترۆلی عێراقیش هەڵسەنگاندن بۆ یەکرێ و لەما کاتە خاوەندوکانێک شەڵێ ئاڵتوونی ئێمە زۆر باشە و دڵنیاین لەوەی کە ئایارەکەی تەواوە ئیتر ئایارە 21 بێ 21 ڕێکە هەژدە بێ هەژدەی ئەڵێ وەکو جارانیش نەما ئێستا کۆمپیوتەر هەیە ڕێک بۆت ئەسەلمێنێ ئایارەکەی تەواوە یاخودنە. بازاری گەوری ئاڵتوونە لە کەرکووک هەموو زۆرە خشت و ئاڵتوونیەک لەم بازارەدا بەردەستە بەشێک لەو خشتی لە بازارەکانی کەرکووکدا هەیە دروستکراوی کارگەکانی کەرکووکن خاوەنی کارگەیەک دەڵێت بەشێکی زۆری کەرەستەکان لە کەرکووک دروست دەکرێن ناوشت دروست دەکەین لیرە دروست دەکەین مسیلە بێ گوارە بێ تر حەسەب تەڵەبە تر مشترێکە چی بێتن ئەوەی بۆ دروست دەکەین ئاڵتونیشتمان هەمووی مەزبوطە ینی دەرەجەیەک عیار بستویەکە ڕقابە لە سەرمانە مثلا ناوێکە حسابی جایە گوارەیە حسابی جایە مسیلێ حسابی جایە دەستحەقەکانی فەرقەکاتن بەس نرخەکانمان باشترە یان بڵین بۆ زێرنگە ڕشتوانە بۆیانە گونجێ. سندیکای زەڕەنگەرانی کەرکووکیش دەڵێت چاودێریان لەسەر کارگەکانی بەرەمێنانی ئاڵتوون هەیە و کارەکان لە ژێر چاودێریدان وەشەتمانە ئیشەکانی وەکو معمەل وایە معمەلی بچوک بچووکە لیرە دروستەکە بۆ نمونە 5 لیرەیە تاک لیرەیە ناو دروستەکە ناوە نووسن شتی بابەتی خۆمان گوارە و شتی وا دروستەکەین بازاری خۆمانەی مەسەرەن لەناو کەرکووک کوالەتیان زۆر زۆر بەس چکەم ئێمە قبول ناکەین وەک نەقابە کوالەتی نزم بێ ئەی بڵێ ئێمە خۆمان ڕقابیانەکەین فەحسی ئەو ئاڵت ناکەین مثلەن فترەی جارێتین پارچێکیان لێ سەیم زانین چۆنە یان بۆ خۆمانێکن ئەچین فەحسێکەکەن ئێمە جیازمانێ لێرە جیازی کۆمپیوتەریسە وەک جاران نییە ئای چۆن ئەگەر ئەوە بێت تەبلیغێکن ئەلێن ئاڵتنەکەت خراپە ئەبێت کوالەتەکەی بەرز بێ ینی وەکو ئاڵتونی مەسەن مؤسسەمانە ئێمە جیاز تەقی سەیطرە نەوعیە ئەبێ وەک پێوانەی جیاز تەقی سەیطرە نەوعیە بێ ئەو پێوانەی هاوشێوی شارەکانی تری هەرێمی کوردستان و عێراق کارگەی تایبەت بە بەرهەمێنانی ئاڵتوون لە پارێزگای کەرکووک هەیە و کەرەستەکان بە پێی ستاندەردی جیانی دروست دەکرێن و کەمترین هەقدەستیش
لەسەر زۆرەکانی ئاڵتون لە کەرکووک بەدی کراوە. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک. ئالێرە باسێکی دراوەکانتان بۆ بکەم، هەندێک زانایشتان دواتر لەسەر بابەتی زێڕۆی لە جیهانە گوزەرە لەگەڵ میوانێکی زۆر باش شرۆڤەیەکی. لە بابەتی دراوەکان بە پێتان بڵێم بازار ئەمڕۆ $100 143,000 142 750 بۆ 143 و 250 کڕین و فرۆشتی پێوەکە سێ ڕۆژت بە نزیکەی دینا بەرامبەر بە دۆلار هەر ئەم نرخەیە کەمترین گۆڕانکاری تیا ڕوویا وەگەوەی چاوەڕێی دۆخێکی تایبەت بێ کاگەری هەیە هەفتەی ئایندە بۆ دینار باشتر بێواتە دینار بەرزبوونەوە تۆمارکە بەرەو 42 41 ئەوانە بێت ئەگەر بێت و فرۆش و ئەوەی کە پێوتە ئیداعی بانکی ناوەندی بۆ بانکەکان دەست پێ بکات. سەبارەت بە پاوەند 100 پاوەند 190,000 پاوەند بەرامبەر بە دۆلار بەرزبوونێکی زۆر باشی تۆمار کرد، هەروە 100 یۆرۆ 165,000 ئەویش هەم هەمان شێوە بەرامبەر بە دۆلار بەرامبەر بە دیناریش بەرزبوونەوەی باشی بەخۆ بینیوە. هەر سەبارەت بە تمەنە $100 9,700,000 تمەنە لە بازاری فیردەوسیش ئەمڕۆ تا 10 ملیۆنی ڕێک ڕۆشتەوە، بەڵام بەگشتی تر لەمسێکی دەکا خوار ئەوەیە 9,900 لەو بینە یاری ئەکات و فشارەکانی لەسەر ئێران زیاتر بوون کە بابەتی باشمان هەیە لەسەر سزاکانیش باسەکەین. 1 ملیۆن لیرەی سووری 127,000 100 لیرەی تورکیش 3,575 دینار. با لەسەر بابەتی زێر هەنێشتان پێ بڵم ئەوە سەی زێر لە بازار و بۆرسەکانی جیهان تا ئامادەکردنی ئەم واڵە $3,677 بوو بەراورد بە دوێنێ کەمێک گەڕانەوەی کردو $20 $30 دابەزینی بەخۆ بینیوە. ئەگەری هەیە لەژێر کاریگەری بڕیارەکانی ئەم شوێدەگی فیدراڵی ئەمریکا بێ و دوای ئەوە بڕیارەکانی ئەو تا ئاستی کاریگەری بێک بەرچاوڕوونیە کە ئاراستی زێربەر و کوێ بێ کە کەمێکتە زۆر بەوردێن بابەتەش باسەکەین. 1 کیلۆ ئاڵتونیش $118,600 1 لیرەی زێر $779 و ئایارە 742,000 بابەتی زیویش $42.83 تا ئەستێکیش ئەویش لەگەڵ زێرا دابەزینی بەخۆ بینیوە. هەر لەسەر بازارە جیهانیەکان با بە خێرایی باسی نەوتان بۆ بکەم کەمێک بەرزبوونەوەی باشی بەخۆ بینی بوو بەهۆی هەڕەشەکانی ترم بۆ کە سزا خاتە سەر رووسیا کە برێند گەیشتۆتە $68.22 تەکسا $64.25 هەروەها گازی سروشتیش بە $3.15 بە نزیکەی مامەڵی پێوەک. ئەمە بابەتی دراوەکان. با شتێکتان بۆ باسکەم کە ژنێک ڕوبەڕووی ترەمپە بێتەوە. ترەمپ بەو سەرکێشی و بڕیارە قورسانی کە یاد ژنێک بەرامبەری وەساوەتەوە کە ئەوش لیزا کووکە. لیزا کووک ژنێکی ڕەشپێستە لە ساڵی 2022 بووە ئەندامی یەدەگی فیدراڵی ئەمریکا. بووە یەکەم ژنە ڕەشپێست کە لەو ئەنجومەنەیە ببێتە ئەندام. لیزا کووک لە کۆتایی مانگی هەشت ترەمپ بڕیاریاوەتی بۆ ماڵەوە، بەڵام پێرێ دادگای فیدراڵی ئەمریکا بە ترەمپی وت ستۆپ تۆ ناتوانانی ئەم ژنە لە ئیشەکەی دەرکەی و بەردەوامە بێ. جۆ بایدن لە 2024 بڕیاری بۆ دەرکرێت تا 2038 دەبێت لە ئیشەکەی بمێنێتەوە. ئەم ژنە سەرسەختە لەوەی کە ڕێگرە سوودی بانکی دابەزێ کە پێچوانی ئەوەیە کە ترەمپ ویستی هەیە، هەر بەرامبەر ئەمیش میرانی کاندید کرد کە ڕاوێژکاری کۆشکی سپێ بۆ کاروباری ئابووری. ئیتر ئەم ئێوارەیە شەڕی یەدەگی فیدراڵی ئەمریکا و ئەنجومەنەکە بێگومان مناقەشات و دەمەقاڵێکی گەورەی تیاابێ لە سەوی سوودی بانکی دابەزیانە بۆ بڕەکەی چەند بێت. ژنێک ڕوبەڕووی ترەمپ دەبێتەوە و ڕێگرە لە جێبەجێکردنی پلانەکانی بە تایبەت لە سیاسەتی نەختینە و کارەکانی یەدەگی فیدراڵی ئەمریکا. لیزا کووک سەرۆکی بانکی ناوەندی و ئەندامی ئەنجومەنی یەدەگی فیدراڵی ئەمریکا تاکە ئەندامی ڕەشپێستە و ترەمپ بڕیاری لابردنیدا، بەڵام دادگا بڕیارەکەی بە نایاسایی دانا و بەشداری دوایین کۆبوونەوەی فیدراڵی دەکات بۆ هەڵسەنگاندنی گۆڕانکاری لە سوودی بانکی. لیزا کووک لە 2022 لەلایەن جۆ بایدنەوە وەک سەرۆکی بانکی ناوەندی دەست بەکار بوو. لە دۆخێکدا ئابووری جیهان و بە تایبەتی ئەمریکا بەدەست بەرزبوونەوەی هەڵاوسان گرفتار بوون. بڕیاری گۆڕانکاری لە سوودی بانکی لەو کاتەدا لە ئێستا سەختتر بوو، بەڵام بە زیادبوونی کووک بۆ تیمی یەدەگی فیدراڵی بە خێرایی و دەمودەست سوودی بانکی بەرزکرایەوە. ولەو کاتەوە تا ئێستا باڵپشتێکی سەرسەختی هێشتنەوەی سوودی بانکیە کە ئەمە تەواو پێچەوانەی سیاسەت و ویستی سەرۆکی ئەمریکایە. وەک هەوڵێک بۆ سەپاندنی ویستەکانی دۆناڵد ترەمپ پێش کۆبوونەوەی شەشەمی فیدراڵی ئەمریکا بڕیاری دوورخستنەوەی لیزا کووکیدا
و هاوکات ستیڤن میرانی ڕاوێژکاری ئابووری کۆشکی سپی پێشنیاری کرد وەک ئەندامی یەدەگی فیدراڵی ئەمریکا دەست بەکار بێت ئەمەش بۆ گۆڕینی بەرەی دژی لە دابەزاندنی سوودی بانکی بەڵام دادگای فیدراڵی ئەمریکا بڕیاری دوورخستنەوەی کوکی هەڵوەشاندەوە و بەشداری کۆبوونەوەی شەشەم دەکات لەلایەکی تر میران بە 48 دەنگی ئەنجومەنی پیرانی ئەمریکا متمانی پێدرا و بەشداری کۆبوونەوە چارەنووسسازەکە دەکات لیزا کوک خاوەنی بڕوانامەی دکتۆرایە لە ئابووری و لە تیمی باراک ئۆباما ڕۆڵی گرنگی هەبووە کاتێک لە ساڵی 2022 بە هەوڵێکی حیزبیانە وەک سەرۆکی بانکی ناوەندی ئەمریکا دەست بەکار بوو بڕیار بوو تا ساڵی 2024 لە پۆستەکە بمێنێتەوە بەڵام بایدن ماوەی بەرپرسیارەتەکەی بۆ 14 ساڵ درێژ کردەوە تا ساڵی 2038 هەرچەندە بە بیانووی لایەنگیری دۆناڵد ترامپ لە کۆتایی مانگی ڕابردوو بڕیاری دوورخستنەوەیدا بەڵام دادگای فیدراڵی ئەمریکا بڕیارەکەی هەڵوەشاندەوە لە کاتی دەست بەکاربوونی لیزا کوک سوودی بانکی لە ئەمریکا بۆ بەرزترین ئاست لە 40 ساڵی ڕابردوو بەرزکرایەوە ئێستا ژێکێکە لە داکۆکیکارانی سەرسەختی هێشتنەوەی سوودی بانکی بەجێگیری کە پێچەوانی پلانەکانی دۆناڵد ترامپی سەرۆکی ئەمریکایە. طبعا چەندمان ماوە بۆ ساعت 9 4 ساعتێک کەمتر بۆی کە یەدەگی فیدراڵی ئەمریکا بڕیارەیە جامێ شتێک ڕاستکەمەوە کۆمیتەی فیدراڵی بازاری کراوەی ئەمریکا ئەم بڕیارە ئەیە کە بەشێکە لە یەدەگی فیدراڵی ئەمریکا کە 12 ئەندامی هەیەەوە ئەمانە لەسەر داتا و بابەتە ئابووری و سیاسیەکان هەڵسەنگان نەکەن بۆ دۆخی ئەمریکا و بڕیارێن کە سوودی بانکی بەرز بێتیانە بەخێرا هەندێشتان پێڵم دواتر میوانێکی زۆر باششمێکە ئەمەمان زۆر بە باشی بۆ ڕوو نەکاتەوە یەدەگی فیدراڵی ئەمریکا ڕۆڵی بانکی ناوەندی ئەمریکا بینێ کە تەواوی ویلایەتەکان هەر بۆ خۆیانێکیان بانکێکی ناوەندی هەیە بەڵام ساڵانە ئەندامبوون لە یەدەگی فیدراڵی گۆڕانکاری بەسەرە هەر ساڵە و 5 ویلایەتی ئەمریکا بن بەندام لەگەڵ 7 نوێنەری حکوومەت و 5 ئەندامی یەدەگیشیە ئەویش هەر نوێنەرایەتی ویلایەتەکانەکە بەڵام ئەوی جێی سەرنج بوو لە تەواوی ساڵەکانە بابەتی نیویۆرک ویلایەتی نیویۆرک هەمیشە ئەندامێکی هەبووە لە نێو یەدەگی فیدراڵی ئەمریکا بێگومان بەشێکی ئەم بڕیارانە بە زۆری بە دەنگدانەکرێت ڕاستە داتا و ژمارە و تەحلیلات و هەڵسەنگان و شیکاری ئابووری ئەکرێ سۆفتوێرە ئابووریەکان بەکارێنن داتا ژمێرەکان بەکارێنن تەحلیلی ورد بەکارن بەڵام سەرنجام بابەتی دەنگدان ڕۆڵی هەیە کۆبوونەوەی پێشوو 11 ئەندام بوون 9 ئەندام دەنگیاننا بە هێشتنەوەی سوودی بانکی بەجێگیری تەنها 2 ئەندام لەگەڵ دابەزاندنیا بوون دواتر ترەمویستی لیزا کوکیش بگۆڕێ ئێستا باسمان کرد وە خۆی ماوە ئەم جارە ستیڤن میرانیش زیایکرۆ کە وەکو نوێنەری ترەمپ وایە لەوێ با لەسەر سوودی بانکی بەخێرای هەندێک شتەیە پێتان بڵم ئەویش بابەتی گرنگن ئێستا سوودی بانکی لە ئەمریکا لە 100 تا 0.4.5 خود لە 100 تا 4.5 و لە بەرامبەر لە 100 تا 4.25 ئەمە نرخی سوودی بانکیە واتە ئەگەر بانک قەرزبا بە کەسێک لە 100 تا 4.5 زیادەیە چێتە سەر ئەگەر خەڵکیش پارە لە بانکدانێ لە 100 تا 4.25 ئەچێتە سەر بۆی 25 خاڵ جیاوازیانەیە جا 4 سیناریۆ ئەم ئێوارەیە ئەگەری هەیە یەکەم ئەم سوودەوە خۆی بمێنێتەوە دوای باسەکەی چی بەسەریە یاخود تەنها 25 خاڵی لێکەم کرێتەوە ئەمە بێ بە لە 100 تا 4 ئەمەشیان بێ بە لە 100 تا 4.25 یاخود 50 خاڵکەم بکرێتەوە ئەبێ بە لە 100 تا 4 بەرامبەر بە لە 100 تا 3.75 یان زیاتر لە 50 خاڵ ترەمپیش هەفتەی پێشووتی کە ئەبوو تا کۆتایی ئەم ساڵ 300 خاڵمان لە سوودی بانکی کەم کردێتەوە لەگەڵ میوانێکی زۆر تایبەت لەسەرم بابەتە قساکەمەویش بەڕێز دکتۆر موسا بەرزنجی پسپۆڕی ئابووریە لە ئەستودەکانمان لە هەولێر بە سپاسەوە لەگەڵمانە کاک دکتۆر سلااو لێبێ ئەم شەو ئەوەی ئەگوزەرێ لە ئەمریکا بۆچی ئەوە نەجیهانی بەخۆیەوە سەرقاڵ کردووە سلااو لێبێ دکتۆر بیلارگیان ئەم کاتت باش نرخی سوودی بانکی لە ئەمریکا کە فیدرال ڕزرڤ بەڕێز باست کرد دەستشانیەکە ئەو 12 ئەندامەیە ئەو کۆمیتەیە بە جۆرێک کاریگەری هەیە لەسەر ناوەندی ئەمریکا بۆ نمونە ئەمریکا بۆ خۆتەزانی 30 تریلیۆن دلار GDP یان ناتجی قومی و داهاتی ناوخۆیی هەیە و لە هەمان کاتە بە میلیۆنان سەرمایە گوزار لە بازارەکانی ئەمریکا سەرمایە گوزاریەکەن لە بازاری بۆندا لە کریپتۆکرنسیەکاندا لە بابلین لە هەموو بازارەکانی داراییە لە ئەمریکا سەرمایە گوزاریەکەن لە بانکەکاندا بە هەمان شێوە ئەمە کاریگەری هەیە لەسەر ئەوە و هێنانی بابڵی سەرمایە لە وڵاتانی کەوە بۆ ئەمریکا و لە هەمان کاتە کاریگەری هەیە لەسەر
نرخی دۆلار لە بەرەوەی کە بۆ خۆ دەزانی لە ئاسی جیهانیە وەکۆ بابەتی بە دۆلار بوون یا دۆلاریزیشن هەیە کاریگەری هەیە لەسەر دابەزینی نرخی دۆلار و نرخی دۆلار لە ئاسی جیهانیە دابەزێ و ئەمەش کاریگەری هەیە لەسەر وڵاتانی کەش لەسەر ئەو وڵاتانی کە بەتایبەت بە دۆلار ئالۆگۆڕەکەن ئالۆگۆڕ بازرگانیەکان یا لە بابەتی دراوەکەن دۆلار پرسیارکەم ئایا مەترسێ بۆ ئابووری ئەمریکا بەس ئەمە پێش ئەو سیناریوانی کە هەن کە 4 سیناریۆ باسەکێ چ کاریگەریک لەسەر ئابووری ئەمریکا و جیهان دروستەکەن ئەگەر یەک شرۆڤەیەکیان بۆ بکەین بۆ نەگەر سوودی بانکی بە جێگیری مایەوە یان 25 خاڵکەم کراوە یا 50 خاڵکەم کراوە زیاتر لە 50 خاڵ بۆ هەرێکێک لەمانە کامیان بۆ ئابووری جیهان کاریگەرترە کامیان بۆ ئەمریکا کاریگەرترە لە دابەزینیدا بۆ ئابووری وڵاتانی کاریگەریەوە پێشبینی شەکرەیە کە دابەزی بابڵین بەهۆی زەختی کە بابڵین لەلایەنی سیاسیەوە یا خۆت دۆناڵد ترامپ هەیەی لەسەر کۆمیتەکە و لەسەر باڵی فدرال ڕزرف لەسەر پاوڵ ئەگەری دابەزینی هەیە لەوانەیە 25 بێ 25 خاڵەکە بێ لەم حاڵەتەدا کاریگەری بابڵین ئەوەی کە داون ترامپ و ئیدارەی ترامپ ئەوەیە کە کاریگەری لەسەر بازاری کار هەبێ وەکو ئەزانی لە پارەوە تا ئیستا دکتۆر بیلال نزیکە 1 ملیۆن هەلی کار یا 1 ملیۆن هەلی کار کەمی کردوێتەوە یان 1 ملیۆن بابڵین هەلی کار لەو پێشبینیانە کە بوو کەم بووتەوە کەواتە ئەو فاکتەرە سیاسیانە بۆ ئیدارەی ئەمریکا بۆ ئیدارەی بابڵین ترامپ مهمە ئەوە بۆی گرنگە بەڕاستی کە کاتی بکە بۆی کە جۆرێک لە بابڵین هاندانی ئابووری ناو ئەمریکا دروستکات جۆرێک لە بابڵین قەرز وەرگرتنی خەزوەرگرتن بابڵی نرخی کەمەوە بێتەوە یا کولفەی کەمەوە بێتەوە یا خۆ تێچۆکەی کەمەوە بێتەوە وامە کاریگەری هەیە لەسەر جۆرێک بابەتی سوودی بانکی لەگەڵ بابەتی دەرفەتی هەلیکار پەیوەندیەکان زۆر باشی بۆ دروستکردینەوە بەڵام ئەی بابەتی هەڵاوسان نابێتە گرفتێکی گەورەتر بۆ ئابووری ئەمریکا ئەو بەدرستی کە جێرم پاوڵ هەیەی واقعیە بەڵێ ئەو بزەبت ئەو بە پێی داتای ورد فیدرال ڕزرف هەموو کاتێ بە پێی داتایەکی ورد بە پێ گۆڕاوە ئابوووریەکان بە پێ گۆڕاوە بزنس و داراییەکان بە پێشەویکی ڕێکۆپێک بڕیارەیان بەڕاستی بەڵام هەر کاتێک بابەتی سیاسی بێتە ناوی بڕیارەکە سیاسی بێ مەتوان بڵن هەندجا سیاسیەکان ئابووری تێکەیەن ئابووری ناسانە یانە چایکەن بەس نایڵن شتێکی زۆر باشە بیرخستمەوە ستیڤن میران کە لە کۆشکی سپیەوە بە پەلەپەل لە سینا دەنگی پێدرا دەنگدانێکی حیزبیانە و دواتریش بە پەلە چۆتە نێو کۆبوونەوەکە ئەم جۆرە دەستخستە نێو کاروباری یەدەکی فیدراڵ یاخود بانکە ناوەندەکان چ مەترسیەک دروستەکات تا ئابووری ناسانە و پێی حەساسن پێی هەستیارن لەبەرەوەی کە زانستی ئابووری وەکو هەموو زانستەکان زانستێکە بە پێ داتا شیکاریە کرێ شرۆڤ کرێ بۆ خۆی مدلی هەیە بۆ خۆی با بڵین وەکو ئەڵین یاسای زانستی ئابووری هەیە و هەموو داتایەکان ئەچێت ناوەوە ئەو بابڵین معادلاتەوە یا بابڵین ئەچێت نا ئەو یاسا ئابوووریانەوە بە شێوەیەکی ڕێکۆپێک و ئێمە زانین لە چ شوێنێکە ئەکرێ گۆڕانکاری لە کام لە متەغیرەکانە بکرێ کاریگەری یەکجار زۆرەکە نرخی سوودی بانکی لەو 4 سیناریۆ کە بەڕبەرز باست کرد کاریگەری یەکجار زۆر دروستەکە هەر بابەتی بابلین دابەزین بابلین ئەگەری زۆر هەیە کە دابەزین بەخۆ ببینی لە دابەزیندا خۆ دوو حاڵەت هەیە وەکو بەڕێزت زانی باسیشمان کرد بابەتی یەکەمیەوەیە کە خێرا لەوانەیە کاریگەری هەیە بێ لەسەر وەرگرتنی قەرز بابلین قەرزی خانوبەرە هەموو جۆرە قەرزەکان دابەزین بخۆ بینی و ئەمە هۆکارێکە بۆی کە بابلین لە بابەتی بزنس و لە بابەتی خستنەڕووی ئابووری بەگشتی وەزعەکە باشتر بێ و هەلی کار دروست بێ و ڕێژێ بێکاری کەم بکاتەوە بەڵام لە هەمان کاتە ئەمریکا نازانم ئەگەر بینەران ئاگادار بن لەو مۆزوعەوە بەڕێزت دڵنیام ئاگادای لەو مۆزوعە لەو GDP-کە هەیەە نزیکی لە 67 بۆ هەفتای بەگشتی ئیستهلاکیە کە ئیستهلاکی بوو ئیستهلاکی خەڵکی ئەمریکا لە 90 بابلین نزیکی لە 90 بە کریدت کارت و بابلینە بە قەرز هەموو شتێکیانە کڕن تەنانەت لاپتۆپەکەیان یە بابلین هەموو شتێک لە ماڵەوە تەلەڤیزیۆنەکەیان هەموو شتێک بابلین بە قەرز وەریەگرن لە بازاڕەکانە و ئەی کڕن دابەزینی ئەمە هۆکارێکەوەی ئەوەیە بۆی کە خەڵک زیاتر بکڕێ بۆ ئەوەی کە
خواست زۆر بێتەوە و ئەو خواست زۆرە بێتەوە هۆکارێکە بۆ ئەوی کە هەڵاوسان لە لایەکی کەوە بەرزبوونەوە بەخۆ بینێەوە و هەڵاوسان بەرزبوونەوە بخۆی بینی دوایی لە کاتێکەیە کاریگەری نەگەتیڤی لەسەر خەڵکە بێ و هۆکارێکە بۆی کە ناڕزایەتی لە بازارەکان دروست بێت بەڵام هەر لە هەمان کاتە ئێمە لەبیر نەکەین دابەزینی با بڵین نرخی سوو یەکێک لە هۆکارەکانە کە سەرمایە لە ئەمریکا و بۆ وڵاتانی کەش ئەچێ با بڵین بۆ وڵاتانی بریکس ئەچێ من ناوێنم جۆرێک لە خۆلاوازکردنی ئەمریکا بەڵام لەوانەیە داونڵد ترامپ تێنەگات خۆلاوازکردن لە لاوازبوونی دۆلار هەیمەنی ئەمریکا لاواز دەکات کەمێکاتەوە ئەیشکێنێ بەڵای من بزەبێت هەیمەنەی نەت شکاندنە بەڵام بە شێوەیەکی ڕێژایی ئەو هێزی ئابووری ئەمریکایە کە ئێستا هەیە و ئەو با بڵین ئەو بڵۆکانە کە ئێستا دروست بوو وەکۆ بریکس یان وڵاتانی کە بەگشتی بەتایبەت چین ئەوەی کە چین ئێستا وەکۆ لیدەریەکە بەڵای من سەرمایەکان بەشێکی زۆری ئەچێ بۆ شوێنە و هەروەها من ئەمێ لێرە خاڵێکی باس بکەم دکتۆر بیلال و کاتی دابەزینی نرخی سوود کاریگەری ڕاستەوخۆی هەیە لەسەر ئەو داهاتە جێگیرانەی کە خەڵک هەیەە لە بۆندەکانە بەتایبەت یاخود لە هەندێک لە بابەتی داهاتی با بڵین نەگۆڕیان هەیە بە پێ نرخی سوو لە بانقەکاندا بۆ نمونە پاشەکەوت تۆ حسابی پاشەکەوتت هەیە یا پێڵن سیڤینگ ئەکاونت سیڤینگ ئەکاونتەکان بە پێ نرخی سوودا کە نرخی سوودت کەمەوە بووەوە ئەو خەڵکە پارەکانیان ڕاکێشنە دەرەوە و ئەچنە وڵاتانی کە لەبەرەکە ئابووری ئازادە ئەچن لە وڵاتانی کە نرخی سوودی بانکی لە تورکیا لە وڵاتانی کە نازانمەچن بە وڵاتانی کە لە بەرازیل بۆ نمونە لە هێندا لەوێ واتە ئەو سەرمایانەیە کە لەو بوارانە خەڵک ئەو کەسانەی کە پێیانەڵێن زیاتر مەترسی قبول ناکەن یا ڕێسک قبول ناکەن زیاتر لە بۆندەکانە ئیسtisماریان کردووە یا لەوانەیە کە داهاتی جیگیریان هەیە ئەوانە هەمووی گوازێتەوە بۆ دەرەوە حاڵەکەش لەبیر نەکەین ئێمە هەر لە سیناریو یەکەم ئەگەر بینینەوە ئەگەر دابەزێ کە ئەگەری هەیە دابەزێ بە زەختی بابڕی سیاسیەوە کاریگەیە لەسەر بازاری زێڕیش بازاری زێر بەخۆی بینی بازارە دارایەکانی ئەمریکا بەرزبوونەوەی بوێنیان بە خۆیانە بینەوە کە هەندێک جار ئەکێ وەکو دۆخێکی خراپی ئابووری ئەم پێنوێنانە وەربگرین کاتێکە وڵاتێکا بازارە دارایەکان گەشەکردنێکی زۆر خراپ بە خۆیانەوە بینن ئەم گەشەکردنی بازارە دارایەکان یاخود بەرزبوونەوەی زێڕوزی و تاقی بەردەوام بێەوە تەنها بەس کاریگەری ئەم سوودی بانکی یاخود فاکتەری تری لە پشتە مەترسی تر هەیە فاکتەرەکانی تر لە پشتە بەڵام نرخی سوودی بانکی کاریگەری هەیە بەڕاستی لەسەر بەرزبوونەوەی نرخی بابلین زێر کۆ خۆ دەزانی زێر یەکی لەو حاڵەتانەیە کە مەترسی کەمترە و خەڵک کاتێکە بازارەکان جۆرێک لە نامتمانەی دروست بێت و لانی کەم لە کورتخایەنە خەڵ بەڵای شەکانی ترە وەکو بە زێوە بەکۆ زێر ئەچێوە نرخی زێر کە ئێستا با بڵین لە هەر ئۆنسێک نزیکەی 3712وانەیە نزیکەی 3700وانەیە لە بەرزبوونەوە بەخۆ بینێ وەش کاریگەری هەیە لە ئاسی جیهانیە بۆ زێر بۆ بەکارهێنەرانی زێر یا بۆ کڕیارانی زێر بەگشتی کریپتۆکرنسی هەروەها لەبیر نەکەین کریپتۆکرنسی بەرزبوونەوە بەخۆ بینێ شڵەژانێک جۆرێک یان نایەنین بە هەر جۆرێ بەڵخی با بڵین ئەم کاتە بەرزبوونەوە بەخۆ بینێ بەڵام لە بابلین ماوەیەکی کە ئەو حاڵەتی پێڵێن هەڵبەزین و دابەزینە دووارە دەست پێکاتەوە دابەزین ئەبینە بۆ خۆی بەگشتی حاڵەتی سناریۆی یەکەم کە زۆر بابلین ئەگەری زۆر زۆرە لە سەدان 90 زیاتر ئەگەری هەیە ئەم حاڵەتێک زیاتر باسکەین کە پێچەوانەکەشی ئەگەر نەبێت کە بوتمان هەر بەم حاڵەتا مێنێتەوە و فاکتەرەکانی کەش هەیە بۆ سستی ئابووری جیهانی ئەوەش لەبیر نەکەین بەڵام ئەمەی کە هێستا هەیە بەڕاستی ئەم نرخی سوودە ڕاستەوخۆ کاریگەری هەیە لەسەر ئابووری ئەمریکا هەم بەلایانی خراپ هەم بەلایانی چاک چونکە هەر بڕیارێکی ئابووری و هەر قەرارێکی لەو شێوەیە کاک دکتۆر ئێمە داتای بێکاریمان بینی سەرنجڕاکێش بوو بۆی کە پێما بڵێ ئەبێ نرخی سوودی بانکی دابەزێ بەڵام ئەی قەرزەکان لە پشت پەردەوە چی ما پێڵێ بۆ بابەتی نرخی سوودی بانکی لە ئەمریکا خۆ قەرزەکان یەکێک لە هۆکارەکان دۆنڵد ترامپ داوایەکە ئەوەیە کە نرخی سوود دابەزێ تۆ پارێکی کەمتر ئەیتەوە یان با بڵین کولفە و تێچووی قەرزەکان کەمترە بێتەوە کێ قەرزی زۆرتر لایە ئەوانەی کە بزنسمانن خاوەن کۆمپانیای گەورن کۆمپانیای زەبەلاحەکان لایەنە ئەوانە نرخی سوود بانکی کەمەوە بێتەوە پارێکی کەمترە گەڕێننەوە کەواتە بۆ ئەوان باشترە با بڵین کاریگەری پۆزیتیوی لەسەر ئەوان هەیە و لە هەمان کاتە بازاری خانوبەرە وەکو بازاری ئەقارات
بژانەوە بخۆیەوە ببینێت خەڵک زیاتر خانوو بکرێت و بڵین مڵک بکرێت بەگشتی کارگەری لەسەر ئەو بابەتەش ئەبێت بڵین بەڵام لەبیر نەکەین بانکەکان زیانە بینن بانکەکانی ئەمریکا بەگشتی هەموو بانکەکانی ئەمریکا ئەوانەی کە بابلین داهاتیان بەشی گەورەی داهاتیان لەسەر نرخی سوودە ئەوانە زیانە بینین سەبارەت بە بۆندەکان بەتابەت لایەنی دۆڕاوەکان قەرزەکانی دەرەکی ئەوانە چ کاریگەریان لەسەر ئەبێت بەڵێ بابلی نرخی سوود لە ئەمریکا بە قەرز ئەوش ئەو بابەتە بابسکەم کە نرخی سوود دابەزی لە هەمان کاتە دۆلار دابەزی واتە دابەزینی دۆلار کاریگەری هەیە لەسەر بابلین پێدانی قەرزەکان پێدانەوەی قەرزەکان بە وڵاتانی کەوە بە هەمان شێوە کەواتە بۆ وڵاتانی کەش جۆرێک لە جۆرەکان ئاسانکاریە بۆ پێدانەوەی قەرزەکانیان ئەگەر بە دۆلاری ئەمریکی بێت بابلین هەرزانترەکەوێ بەڵام ئەوەش لەبی نەکەین دۆناڵد ترامپ ئەیەوێ بە دابەزینی ئەو نرخی سوودە جۆرێک بێوێ بە هۆکاری باجی گۆمرکیش کە لەو لاوەیە کە باجی گۆمرکی پێشتر باسمان کرد هۆکاری هەڵاوسانە بێت لە ئەمریکا لەبەرەوەی کە وڵاتێکی بەرهەمهێن نییە وڵاتێکی بەکارهێنە داون ترامپ بۆ نرخی سوودا بەزی نرخی سووە بە جۆرێک لە جۆرەکان نرخی دۆلار دابەزێ و نرخی دۆلار دابەزێەوە تا بتوانێت زۆرتر تەزدیر و هەناردەی کاڵا و خزمەتگوزاریەکان بکە بۆ وڵاتانیکە بەڵام ئەمە بە تەواوەتی ڕوونایە لەبەرەوەی کە وڵاتی ئەمریکا وڵاتێکی بەکارهێنەرە وڵاتێکی بەرهەمهێنەر نییە بۆ یەکە بتوانێت وەکو چین بە دابەزینی نرخی دۆلار یان نرخی یوان لەوێ بتوانێت وەکو چین بکات ئەوە هەڵێکی استراتیژیە کە داون ترامپ ئەیکات لەم حاڵەتا بەڕاستی کاردانەوەیکی سیاسی زیاتر لە بواری ئابوووریەوە یەدەگی فیدرالی ئەمریکا ساڵان هەش کۆبوونەوەکە کۆمیتەی فیدرالی بازاڕی کراوە کە پێیوەستە بەڵسەنگاند بۆ نرخی سوودی بانکی هەش کۆبوونەوەکە عادەتەن لە ساڵەکە بەس بۆ ئەم کۆبوونەوەی ئەوەندە گرنگی پێدراوە ینی هۆکار چییە سەبەب چییە پێشتیش دابەزانی سوودی بانکیمانە بۆ ساڵانی تێ بەرزکردنەوەشمانەوە بەس ئەم تەوقیتە چییە وای لێکردو ئەوەندە گرنگی هەبێ پرسیارێکی زۆر گرنگە لەبەرەوەی کە ئەم تەوقیتە ئەوەیە کە خۆی فدرال ریزۆرڤ بە پێ داتایەکانی و شیکردنەوەکانی بەدابەزینی نرخی سوود بەڕاستی کارگەری نەگەتیڤیەکانی لەسەر ئەمریکا لەسەر هەڵاوسان لەسەر با بڵین هەموو بازارەکان دەرچوون و با بڵین چوونە دەرەوەی سەرمایە لە بازارەکانی ئەمریکا بۆ وڵاتانی کە بەتایبەت بۆ وڵاتانەی کە پێڵێن وڵاتانی ئەمەرجین مارکت بۆ وڵاتانە زیاترە چێ ئەوان باشتر لە مۆزوعەکە دقیق لە مۆزوعەکە ئەزانن بەڵام لایەنی سیاسی بە جۆرێک لە جۆرەکان زەختیان لێکا بۆەوەی کە ئەو نرخی سووددا بزێن لەبەر ئەو فاکتەرە بەتایبەت فاکتەری سەرەکی فاکتەری نرخی بێکاریەوە کاریگەری سیاسی هەیە نرخی بێکاری لەسەر با بڵین کۆماری خوازەکان و ئەوانە ئەیانەوێ لایەنی کەش لایەنی زەختی لۆبی خاون بزنسەکان و خاون کۆمپانیا زەبەلاح و گەورەکانە بە دابەزینی ئەمە قازانجێک جا زۆرەکەن لە پێدانی قەرزەکانیان یان لە وەرگرتنی قەرزدا ئەمە ئەوانە هۆکارە و جۆرێک لە بابلین کێشە و گرفتێکی ئابووری و سیاسیە من ناویێنم لە ئابوووریەکە ئەوەیە کە فیدرال ریزۆرڤ ئابوووریانە بیرەکاتەوە بە زانستی ئابووری بە فاکت بە داتاوە بەڵام لایەنی سیاسیەکە بەس بۆ بواری سیاسی و بۆەوەی کە دەستکەوتی سیاسی بەدەستبێنێ ئەگەر سیاسەکان لێمە بەهێزترن ئەوان پاوەریان زیاترە لە ئابووری ناسێکی توێژەری وایە پاوەریان زیاتر ئەو جاری زەختی کرد بەس سیاسەکان بردیانەوە بەس ئەم جارە پێشبینیە کرێ بەڕاستی من پێشبینیەکەم کە زەختەکە لەسەری زۆر بێت و ئەم جارە دابەزین بەخۆ ببینێ زۆر باش کاکتۆ لەسەر وڵاتانی خەلیج ڕۆژهەڵاتی ناوەڕاست و عێراق ئەم بارودۆخە چ کاریگەری و کێبێ خەڵک ئێستا ئێمە بینێ زۆر ئەم بابەتی بیستووە ئەم هەفتەیە بە بەردەوامی باس کراوە بیر لە چی بکاتەوە ترسی هەبێ یاخود گەشتبین بێ یاخود زۆر کاریگەریکی ئۆتۆی نییە وڵی دوولایەنەیە هەموو ئەم بابەتانە بۆ لایەنی با بڵین بەکاربەر بێوێ زێر بکرێ نرخی زۆر ئەگەر نرخی سوود دابەزێ نرخی زێر بەرزبوونەوە بەخۆوە بینێ لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش بە هەمان شێوە ئەیبینین لە کوردستان لە بازارەکانی کوردستان ئەیبینین نرخی زێر بەرزبوونە بەخۆوە بینێ ئەوانەی کە زێریان هەیە بیفرۆشن فرۆشیار قازانجەکە کڕیار زەرەرەکە
بابەتی دۆلارە دابەزینی دۆلارە دینار بەرزەبێتەوە یان لە وڵاتانی کە بە هەمان شێوە بابڵین نرخی دراوەکانی وڵاتانی کە لە مقارنە لەگەڵ دۆلارە بەرزبوونەوە بەخۆبینێ ئەمانە ئەو هۆکارانەیە کە ئەتوانین سەیری بکەین و کاریگەری هەبێت لە بابڵین لە وڵاتانی کە ئەگەری تریشی هەیە من داتام لە بەردەستانیە بەڵام ئەگەری تریش هەیە کە ئەو وەبەرهێنەرانە کە لە ئەمریکان بابڵین بەهۆی دابەزی نرخی سوودەوە ئامادە نین پارەکانیان لە بۆندا بێ یا لە وەبەرهێنان لە ئەو داهاتە جێگیریەکان کرابێت بۆ نمونە پێڵەن ترێژەری بێڵەکان یاخود بۆند بێ یا هەر بوارێکی کە بێ ئەوانە لەوانەیە بەشێکی بێت بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ بازارەکانی دوبەی بەتایبەت یان قەتەر یا وڵاتانی کە ئێرە لە عێراقدا بەڕاستی ئێمە بازارێکی دارایی یا بۆرسێکی بە قوتمانیە کە بکە بەڵام لەوانەیە بۆ وڵاتانە بچێکە وڵاتانی GCC پێڵێنە وڵاتانی GCC جۆرێک لە ناوێنین لە ئینگلیزیە ئەمەرجینگ مارکتێکن لەوانەیە بەشێک لە سەرمایەکان بخۆنەوە جەزب بکەنەوە بێنن ئەو وڵاتانە ئەوانە سێ فاکتەری سەرەکیە لەوانەیە کارگەری لەسەر تجارە و بازرگانی جیهانی و بازرگانی نێودوڵەتی شەبێ و بابڕیندا هاوردە و هەناردەشە لەبەرەوەی کە دۆلار دابەزین بەخۆ بینێت ئەوەش کاریگەری هەیە لەسەر هاوردە و هەناردە بە هەمان شێوە بۆ خۆ دەزانێت. کاکتۆر من زۆر چێژم لە گفتووەکەمان بینی 24 ساعت شرۆڤم بۆ بکەی من لی بێزار نابم هەمیشە قسەی نوێ و شیکاری زۆر جیاوازمان پێی تەمەند درێژ بن دکتۆر موسا بەرزنجی پسپۆڕی ئابووری لاولێر زۆر سپاس کە لەگەڵمانە زۆر سپاسەکەم ڕێزی تایبەت زۆر سپاس. باسێکی ئێرانتان بۆ بکەم. ڕۆژی ڕابردوو وەزارەتی گەنجینەی ئەمریکا سزای بەسەر 2 سەرمایەدار و 12 کەسایەتی دیکە سەپاندووە بەهۆی ئەوەی یارمەتی ئێرانیان ناوە لە فرۆشتنی نەوتەکی. گەنجینەی ئەمریکا ئەڵێت ئەم کەسایەتیانە 100 ملیۆن دۆلار کریپتۆکەرەنسی ئەم بتکۆین و جەماعەتەکان لە ڕێگەی کۆمپانیا و هەمیەکان و گواستۆتەوە کە ئێران لە فرۆشتنی نەوتەکەی دەستی کەوت. لە میانەی پەرەسەندنی ناکۆکیەکان و ناسەقامگیریەکانی ئێران و ڕۆژاوە گەنجینەی ئەمریکا جارێکی دیکە فشارەکانی سەر ئێرانی زیاتر کردووە. ئەم جارەیان ئامانج تەنها فرۆشتنی نەوت نییە بەکارهێنانی دراوە دیجیتاڵیەکانیش دەگرێتەوە کە لەم ساڵانەی دواییدا بوون بە گۆڕەپانێکی نوێی بربەرەکانی جیۆپۆلیتیکی و دارایی و وڵاتانی سزادراوە بۆ دەربازبوون لە سزاکان بەکاریان دەهێنن. گەنجینەی ئەمریکا سزای خستە سەر 2 سەرمایەداری ئێرانی و زیاتر لە 12 کەسایەتی لە هۆنگ کۆنگ و ئیمارات. هۆکاری سزاکان ئەوە بوون کە هەماهەنگیان کردووە بۆ گواستنەوەی 100 ملیۆن دۆلار کریپتۆکەرەنسی کە ئێران لە بەرامبەر فرۆشتنی نەوتەکەی دەستی کەوتووە. گەنجینەی ئەمریکا دەڵێ ئەو 2 سەرمایەداری سزا دراون تۆڕێک لە کۆمپانیا وەهمیەکانیان بەکارهێناوە بۆ گواستنەوەی دراوی دیجیتاڵی و لەو ڕێگەیەوە یارمەتی فرۆشتنی نەوتی ئێرانیان داوە. ئەو تۆڕانە کە پێیان دەوترێت بانکە سێبەرەکان لە ڕێگەی کۆمپانیا وەهمیەکان و کریپتۆکەرەنسیەکانەوە یارمەتی وڵاتان دەدەن خۆیان لە سزاکان دەرباز بکەن و کاریگەری سزاکان کەم بکەنەوە. ئەمریکا ئەم سزا نوێیانەی پاڵپشت بە بڕیارێکی دۆناڵد ترەمپ بەسەر ئێراندا سەپاندووە کە مانگی 2 ئەمساڵ دەری کرد و تێیدا داوای کرد هەناردەی نەوتی ئێران سفر بکرێتەوە. لە بەشێکی دیکەی سزاکاندا ئەو کەسایەتی و کۆمپانیایانەی ڕۆژی 16 ئەیلول سزایان بەسەردا سەپاوە ڕێگەیان پێنادرێت دەستیان بە هەر جۆرە داراییەک بگات کە لە ئەمریکایە و بازرگانی کۆمپانیاکان و هاوڵاتیانی ئەمریکی لەگەڵیان قەدەغە کراوە. ئەو وڵاتانەی سزای ڕۆژاوایان لەسرە و لە نێوانیاندا ئێران بەردەوام دراوە دیجیتاڵیەکان بەکاردەهێنن بۆ دەربازبوون لە سزاکان. کۆمپانیای بەدواداچوونی دراوە دیجیتاڵیەکان چین ئانالیسز لە راپۆرتێکدا باس لەوە دەکات کە دەسەڵات و لایەنە سزادراوەکان لەوانە ئێران لە ساڵی 2024دا نزیکەی 16 ملیار دۆلار دراوی دیجیتاڵیان وەرگرتووە کە نزیکەی 139 مامەڵەی نایاسایی کریپتۆکەرەنسیەکان پێک دەهێنێت. ئەم سزایانە دوای ئەوە دێن کە فەڕەنسا و بەریتانیا و ئەڵمانیاش میکانیزمی سناپباکیان چالاک کردوێتەوە کە بە شێوەی ئۆتۆماتیکی هەموو سزا نێودەوڵەتیەکانی سەربەرنامەی ئەتۆمی ئێران دەگەڕێنێتەوە. ئەو وڵاتانە ئێرانیان بەوە تۆمەتبار کردووە کە پابەند نەبووە بە ڕێکەوتنە ئەتۆمیەکە کە بە بەرجام ناسراوە.
ماوەی ڕابردوو ئەمریکا و ئێران هەوڵیاندا بۆ گەیشتن بە ڕێککەوتنێکی نوێ دانوستان بکەن، بەڵام گفتوگۆکان بەهۆی جەنگی 12 ڕۆژەوە ڕاگیرا. سزا نوێیەکانی ئەمریکا بۆ سەر ئێران دەری دەخات کە جەنگی ئابووری و سیاسی ئەو دوو وڵاتە پەلی کێشاوە بۆ بواری تەکنەلۆژیا و ئابووری دیجیتاڵیش، لە کاتێکدا کە ئێران هەوڵ دەدات بە بەکارهێنانی دراوە دیجیتاڵیەکان خۆی لە سزاکان دەرباس بکات، ئەمریکا بە بەکارهێنانی ئامرازەکانی چاودێری و فشاری نێودەوڵەتی لە هەوڵدایە هەموو ئەو ڕێڕەوانەی لێدا بخات. داهاتووی ئەو بەریەککەوتنانەش نەک هەر کاریگەری لەسەر پەیوەندیەکانی ئێران و ئەمریکا دروست دەکات، بەڵکو گۆڕانکاری بەسەر هاوکێشەکانی وزە و ئاسایشی ناوچەکەشدا دەهێنێت. نزیکی لە دەستپێکردنی ساڵی نوێی خوێندن لە هەرێمی کوردستان بەهۆی ئەو باردۆخە دارایی و قەیرانە دارایی هەرێمی کوردستانی بۆ لە ساڵانی ڕابردوو حکوومەت یاریێ وەزارەتی پەروەردە نەیتوانیوە بەقەی پێویست خەریکی خوێندنگە و بیناکانی بێنۆژەنیان بکات و یا خودت بینای نوێ دروست بکە. لە ماوەی 3 ساڵی ڕابردوو تەنها لە ماوەی 3 ساڵە کۆمپانیای ئانزۆ 234 خوێندنگەی لە سنووری پارێزگای سلێمانی نۆژەن کردوێتەوە. ئەم 234 خوێندنگەیە ئەکەونە سنووری نۆ بەڕێوەبەرایەتی پەروەردە، واتە بەڕێوەبەرایەتیەکانی پەروەردەی ڕۆژاوا، ڕۆژهەڵات، هەڵەبجە، پێنجێن، شارباژێر، شارەزوو، ئیتر تا کۆتایی ئەکەونە سنووری ئەم نۆ بەڕێوەبەرایەتیەوە و بە پێی پێویستی قوتابخانەکان و خوێندنگاکان کۆمپانیای ئانزۆ نۆژەنی کردوونەتەوە. ئەم ساڵیش هەڵمەتێکی باشی کرۆ بۆی کە ژمارەیەکی باش لە خوێندنگاکان ئامادە بن بۆ دەستپێکردنی ساڵی نوێی خوێند. نۆژەنکردنەوەی ئامادەیی شیرینی کچانە لە سلێمانی لەلایەن کۆمپانیای ئانزۆوە درزی سەقف و کۆنی دیواری هۆڵەکانی خوێندن و کورسی دانیشتنی خوێندکارەکانی چاک دەکرێنەوە و دوای دابینکردنی پێداویستەکانی بۆ دەستپێکردنەوەی ساڵی نوێی خوێندن ئامادە دەکرێت. ئێمە وەکو ئامادەی شیرین کەم و کورتێکی زۆرمان هەبوو لە ناو خوێندنگەکەیە، هەم لە ڕووی بیناوانێ کە درز و شکاوی و تەڕەشۆئێکی زۆر لە ناو پۆلەکانمانە هەبوو، لە ناو مختبەرەکانمانە هەبوو، هەروەها لە سەربانی مەکتەبەکە هەبوو. ئەمە بە خۆشحاڵیوانێ کۆمپانیای ئانزۆ هاتوتە پێشەوانێ و بۆمان چاکات دەست و چاوی خۆش بێ و لەگەڵ بڕێکی زۆر ژمارەیەکی زۆر لە ڕەحلەکانمان کە ئێمە خوێندکاری زۆر ئاسبەرز و خوێندکاری زۆر زیرەک و بەهرەمەند و بەتوانامان هەیە لەسەر ئەو ڕەحلانە ئیمتیحان ئەکەن و با بڵێن دائەنیشن. لە ماوەی 3 ساڵی ڕابردوودا لە سنووری بەڕێوەبەرەتی پەروەردەی ڕۆژاوای سلێمانی لە کۆی 420 خوێندنگە زیاتر لە 130 خوێندنگە لە سەرەکی کۆمپانیای ئانزوو نۆژەن کراوەتەوە و چەند خوێندنگەیەکی دیکەش کارکردن تیاندا بەردەوامە. ئەمەش ئەرکێکی زۆری لەسەریان کەم کردوتەوە، چونکە وەک خۆیان دەڵێن ئەگەر لە ڕێگەی وەزارەتی پەروەردەوە بیانەوێت خوێندنگەیەک نۆژەن بکەنەوە تەنها 3 ملیۆن دیناریان بۆ خەرج دەکرێت و ئەوەش بەشی نۆژەنکردنەوەکە ناکات. خوێندنگامان هەیە بودجەکەی 38 ملیۆن بووە، خوێندنگامان هەیە بودجەکەی 40 ملیۆن بووە، خوێندنگامان هەیە بودجەکەیشی 10 ملیۆن بووە. بۆیە بودجەی ئەوان دیاری نەکراوە بە چ بودجەیەک ئیشیان بۆ ئێمە کردووە. هەموو ئەو لەمپەرانەی کە بوونەتە ڕێگر لە بەردەم پرۆسەی پەروەردە و فێرکردن ئەوان ئیشیان لەسەر ئەو خاڵانە کردووە. لە کۆی دا بەڕێوەبەرەتی سەر بە بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی سلێمانی کۆمپانیای ئانزوو لە سنووری نۆ پەروەردەیاندا خوێندنگەی نۆژەن کردوێتەوە و تا ئێستاش بەردەوامە. ماوەی 3 ساڵێکە بێت کاری نۆژەنکردنەوەکەمە دەست پێ کردووە وەکو کۆمپانیای ئانزوو کە خاوەنداریەکرێت لەلایەن بەڕێز دکتۆر هاوڕێی شێخدارەوە پێی باش و کارێکی خێرخوازی بکەین و هاوکاریەکی قوتابخانە و خوێندنگەکان بکەین لەبەرەوە بەردەوامین و تاوکو ئێستا 225 قوتابخانەمان تەواو کردووە. 9 قوتابخانەمان لەبەردەستە ئێستا ئیشی یان تیاکەین ئەکاتە 234 قوتابخانە ئینشاڵڵا. کاری نۆژەنکردنەوەی خوێندنگەکانی سنووری پارێزگای سلێمانی لەلایەن کۆمپانیای ئانزۆوە لەسەر داواکاری بەڕێوەبەری پەروەردەکانە و وە خۆیان دەڵێن داواکاری نۆژەنکردنەوەی هەر خوێندنگەیەکیان ئاراستەی کۆمپانیاکە کردبێت ڕەت نەکراوەتەوە. لەگەڵەوەی نۆژەنکردنەوەی خوێندنگەکان ئەرکی سەرشانی وەزارەتی پەروەردەیە، بەڵام ماوەی چەند ساڵێکە بەهۆی قەیرانی داراییەوە بەشێک لە خێرخوازان ئەم ئەرکیان لە ئەرسۆ گرتووە. کۆمپانیای ئانزۆش لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا یەکێک بۆ لەو کۆمپانیانەی کە لە کاری خێرخوازیدا بەشێکی زۆر لە قوتابخانە و خوێندنگەکانی سنووری پارێزگای سلێمانی نۆژەن کردوێتەوە و
ئەرکێکی قورس و زۆری لەسەر شانی وەزارەتی پەروەردە کەم کردوێتەوە. ڕێبازیوە کورسات نیوز سلێمانی. لە میانی گۆڕانکارە جیۆپۆلیتیکەکانی ئاسیا نزیکبوونەوەی هندستان و چین بۆ یەکێک لە پرسە گرنگەکانی جیهان لەلایەن شرۆڤەکارانەوە باس و خواس و لێکدانەوەیکی زۆری لەسەر کراوە. بێگومان ئەمانەش هەر پەیوەندی بۆ گۆڕانکارانی تریشەیەکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە بابەتی ئێران، لە بابەتی پەیوەندیەکانی هندستان، رووسیا، چین و ئەو ئاڵۆزی و جەنگەشی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەیە بەرەی ئەمریکا و هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر ئێران و فشار و سزە ئابووری و گەمار و ئابووریەکان بۆ سەر ئێران کە ڕێ لە فرۆشتنی نەوتی ئێرانەگرن بە چین و لەلایەکی تریش ئەم پەیوەندی ئابووریانی کە دروستە بێت لە نێوان ئەو سێ وڵاتە کە بابەتی رووسیا، چین، هندستانە کە نزیکەی 3 ملیار دانیشتوانیان هەیە. بێگومان هەتا کوێستە چین دەستبەرداری کڕینی نەوتی ئێرانیش نەبووە. لەگەڵ دکتۆر سیامەک بەهرامی مامۆستای زانکۆ لە کرماشان قساکەم. کاک دکتۆر سڵاو لێبێ، ڕۆژ بە ڕۆژ سزای زیاتر و فشاری زیاتری ئابووری ئەبینین بۆ سەر ئێران. ئایا ئابووری ئێران ئەتوانێت ڕوبەڕووی ئەم جۆرە فشار و سزا ئابووریانە بێتەوە؟ سڵاو ڕێزمەیە بۆ ئێوە و بینەرانی خۆشەویست. نازانم دەنگی منتان هەیە؟ بەڵێ گوێمان لێتە فەرموو. وەڵامە دەزانین ئەو سزانە کە لەسەر ئێران دەستپێداون هەر لە قبلی دوای ئەوەیە کە ئەمریکایەکان لە ناو بەرجاو ناچوونەتە دەرێ ئەو سزاکان هەربوون و نەوتی ئێرانی شەد بە خواردەیەکی بە ڕێژەیەکی خوارەوە هەنا دەکراوە لە دەورەی ئیدارەی بایدنا کەمێک ئەو سەپاندنی ئەو سزانە زۆر کەمتر بووە لە سەر ئێران ئەمەشە بەعەز بوو کە ئێران ڕاحەتە بتوانێت نەوتی خۆی بفرۆشە بە چین و هند و ئەو بەقی وڵاتەکان. ولی ئێستا خۆ دەبینین کە بە هاتنی تام مقدار ئەو سزانە ئەو نظارەت و ئەو سەپاندنەکە ئەمریکایەکان لەسەر کۆنتڕۆلە لەسەر نەوتی ئێرانیەکان زۆرتر بووە. ولی ئەمە بەعەز نەبووە کە ئێران نەتوانێت نەوتی خۆی بۆ یەک سری لە وڵاتەکان وەک چین یا حتا وەک هند هینکە. ئێران شتێکی دروست کردووە بە ناوی لۆتی سێبەر یا ناودانی سێبەر یاسایی کە دەڵێن کە نەوتی ئێران دەکات بە ناوی نەوتی مالزی و بە ناوی نەوتی مالزی بە چینیەکان و حتا بە هندیەکانی دەبینین دەفرۆژی و حتا ئەلحانەیەکی کە دەهێنە قسەیەکە نەزەریەکان ڕێزی ئێرانیەکان بەرپرسانی باڵای ئێران پێشتری ژمەیان وتووە ڕاستە ئەتوانن نەوت بفرۆشن بە چین بەڵام ناتوانن پارەکەی بێنەوە بۆ ئێران. یانیوە چەندین ڕاوێژکاری باڵای لەسەر راستی حکوومەت لەسەر بەیتی ڕاهبەری ئەم قسانیان کردوڵێ ئێمە ناتوانین پارەکەمان بینە با 30 میلیارد دلار بنەوتە فرۆشین بە چین 15 میلیاریشمان بۆ نایەتەوە بۆ ئێران. ئەمە ئەتوانێت ئەم دۆخە ئابووری ئێران ڕزگار کاتە نافرۆشتنی نەوت؟ بەڵێ دەزانین ئەوانیش بازم سیاسەتێکی تریان بووە بۆ ئەوە کە بتوانین دەوری ئەو سزانی ئەمریکایی لە بواری پۆلیا بدەنەوە. یەکێکیان ئەوە بوو کە چینیەکانی تر لەگەڵ سیستمی ماڵی ئوروپایەکان و غەربیەکانە لەگەڵ ئێرانە یا بە دولار لەگەڵ ئێرانە مامەڵیان نەیەکرد و هەروە هەندیەکان یا بە یوان بوو یا بە پۆلی هند بوو. ولی دوای ئەویشە کە سزانێک دریا سەری ئەوە ڕێگەیان لێگرت هاتنە سەری ئەوە کرد لەسەر تەریقی پۆلی ئەلکترۆنیک پۆلی بەاصطلاح ڕەمز ئەرزی پێ دەڵێن لە تەریقی ڕەمز ئەرزەکان و بتوانین ئەو داهاتە ئەو دەرامەدی ئێرانە و داهات و پۆلی ئێرانە بە ئێرانیەکان بگەڕێنەوە. ولی ئاخرین سزانێک کە دەریاوە سەر ئێران چوار کەس و وانگەدانە کۆمپانیا کە لە دەوردانی ئەم سزا ماڵیانە نەقشیان بووە و پولی نەوتی ئێرانیان کردوێت بە ڕەمز ئەرز سزایان وەسەرا دراوەت واقعی درەخشانی و واقعی عەلیزادە و کۆمپانیانێک لە مالێزیا، کۆمپانیانێک لە هۆنگ کۆنگا، لە ئیماراتە و حتا لە ناو سووریا کەسانێک لەم وەسەتا واستە بوون بۆ سەرمکارە سزایان بەسەرادراوە. ئەمریکا دەیەوێت لە ڕاستای فشارێکی زۆرینە تەواوی ئەو دەرفەتانە تەواوی ئەو منفەزانە کە لەسەری ئێران هەیە بۆ نەوتی ئێران هەیە بیبەستێ لە ئایندەی نزیکە و مەرحلەوە
لە ئامانج و تارگێتەکانی یەکێک لە ئامانج و تارگێتەکانی ڕۆژاوا بەرامبەر بە ئێران بەڕێز دکتۆر بەهرامی بابەتی لاوازکردنی دراوی نیشتیمانیە، ڕیاڵی ئێرانیە، تمەنی ئێرانیە و ڕاهبەریش لە هەفتەی ڕابردوو لە کۆبوونێ لەگەڵ پزیشکیان و تیمەکەی ئاماژەی بۆ کرد کە پوڵی نیشتیمانی قەوی بکەن، تمەن بەهێز بێ. سەر ڕای بەردەوامی سزاکان و هەروە ئەو باردۆخە ئابووریشی کە لێران هەیە، کێشەی کارەبا و غاز و ئاو خزمەتگوزاری هەیە، تمەنی ئێرانی چی بەسەرێت؟ ئایا چاوەڕێی دابەزینی زیاتریەکرێ یاخود ئێران دەتوانێت بەهای بەرامبەر بە دۆلار ڕابگرێ؟ نەخێر بە نەظرم ئێران ناتوانێت بەهای بە دۆلار ڕابگرێت. ئەگەر مەکانیزمی ماسەی چالاک ببێت لە تەرەفی ئوروپاییەکانەوە و ئێران هەمترۆ بڕاتە ژێر فەسڵی حەوتی مەنسووری ئەتەوەیە گرتوەکان لە دشتی ڕیاڵی ئێرانی لە مقابڵی دولاری ئەمریکاییە دادەبەزێ و هەروە نەچەی ئێستا دەزانین سەری 1 ملیۆن ڕیاڵی ئێرانیە بەهاکەی و ئەم بەها ڕۆژ بە ڕۆژی کەمتر دەبێتەوە. ئەو شتێکی ئێمە باسیەکەین، ئێمە باس بەوەیە کە ئایا ئێران ئەتوانێت نەوەتی خۆی بفرۆشێت یان من دەڵێم بەڵێ ئێران دەتوانێت نەوەتی خۆی بفرۆشێت یا لەگەڵ ڕعایەت و کنترۆلی ئەو سزانی ئێرانیانی لە چوارچێوەی فەسڵ حەوتی مەنسوورە هەم نەوتی ئێران دەخێنتون بە نەفتی چینیەکانە، وەلی ئەوە کە اقتصاد ئێران لاواز دەبێت بە ئەستەلاح ڕێگەی پوڵی ئێران دادەبێت لاواز دەبێت، ئەوانە شتانێکی ناو اقتصادی ئێران ڕۆژ بە ڕۆژ وەزعیەتێکی زۆر ناجۆرتر و سەختتر دەوڵەتی ئێران بتوانێت لە فرۆشتنی نەوت حتا لە داهاتووە بتوانێت لە فرۆشتنی نەوت داهاتی هەبێت ئەوە بە نەظرم همچنان هەیە، وەلێ مەجبورە بە چینیەکان هەر مەرحەلە لە سزاکانی ئەمریکا زۆرتر دەبێت، ئێرانیەکان مەجبورن بە تەخفیفێکی زۆرتر بە قیمەتێکی زواتر لە بازاری جیهانی ئێران هەوایان دەبینی نزیکی بینی 15 تا 20 دلار لە هەر بەرمیلێکان تەخفیف بدەن بە چینیەکان، کەمتر لە نرخی جیهانی و ڕێژەی جیهانی نەوت بە چینیەکان دەفرۆشن و ئەگەر مکانیزمی ماشینش فعال بێ ئێران بڕوانی جۆری فەسڵ حەبار هەم ئێرانیەکان مەجبورن بە ڕێژەیەکی خواردن نەوت بە چینیەکان بفرۆشن، یانە دەرامەدیان زۆر کەمتر دەبێتەوە، وەلێ ئەو دەرامەدە سەفر نەبێت. بەڕێز دکتۆر سیامک بەهرامی مامۆستای زانکۆ لە کرماشان لە ڕۆژهەڵاتی کوردستان، زۆر سپاس. من زۆر سوودم لە گفتوگۆکەمان بینی. بێگومان ئەم شەو ساعتەوە لە ئەمریکا بڕیارێکە درێکەوتکو مەلەرزێکی ئابووری وایە، بەڵام بۆی کە ڕوون بێ بۆ عێراق وەرین کوردستان کاریگەری لەسەر بەهای دینا بەرامبەر بە دۆلار نابێت، چونکە بانکی ناوەندی خۆی بە فیکسی بەجێگیری ئەشتێتەوە و بەردەوام دەستیشی لە بازارە بەرامبەر بە 6 دراوی سەرەکی ڕۆڵێ بە یۆرۆ و پاوەن و کرۆنی سوئیدی و دۆلاری کەنەدی و ئەمانە ئەگەری بەرزبوونیان هەیە و زێڕیش ئەگەری هەیە دوای بڕیارەکانی دەگی فیدراڵی پێ و بڕیارانی کە گۆڕانکاری بەسەرابێ ئەگەری دابەزینێکی کەم بۆ زێر هەیە، بەڵام دواتە ئاراستی بەرزبوونەوە تۆمارەکە بۆ هیوایکە ئابوورێکی زۆر باشتان هەبێ.